ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز مناڕە تۆفیقم لە ئەڵخێم بەرنامی پانۆراما پێتان گەیشتینەوە. هەمومان نەزانین ماوەیەشی زۆرە هەڵمەتی چاندنی 1 ملیۆن نەمام لە سەرتاسەری کوردستان بە بڕیاری سەرۆک باوجەلال تاڵابانی بەردەوامە. لە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان ئەم هەڵمەتە بە هیمەتی هەمولایەک بەردەوامی هەیە و ژمارێکی زۆر لە نەمام تاوەکو ئێستا چێندراوە لە پێناو سەوزکردنی خاچی کوردستان. ئەمڕۆژ هەڵمەتەکە بینیمان لە بەشێک لە شاری سلێمانی بە تایبەتی لە ناوچەی سەرچنار و هەندێک ناوچەی دیکە ئەنی دەستی پێکردووە بۆی کە بڕێکی زیاتر نەمام لەو ناوچانە بچێنرێت بۆی ژنگەیەشی سەوزتر لەوەی کە هەیە زیاتر بکرێت و ڕێژەی سەوزایی فراوام کرێت. ئەم هەڵمەتە جێگەی دەستخۆشیە لەلایەن هەموو لایەکەوە لەلایەن ژینگە پارێزانە و دڵسۆزانی ژینگەوە. تا چەند ئەم هەڵمەتە کاریگەریە بێ بۆ سەر زیادکردنی سەوزایی لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە شاری سلێمانی چێ پشتیوانی هەڵمەتەکەی بەدەر لە سەرۆک باوجەلال تاڵابانی. ڕێکاری دیکە چی پێویستە بۆی کە ئەم هەڵمەتە لە ئێستادا لە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان سەر بخرێت. ئەم شەو گفتوگۆکەین لەم بارەیە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم برای بەڕێزمان کاگاوکەر جەلال بەڕێوەبەری دارستان و پاوانی سلێمانی بەخێربێ کاگاوکەر خۆشحاڵین نزیکەوە بینی خێراتی سەرچاوانمان. کاک علی محەممەد دێپرساوی هۆبەی دارستان کاک علی جەنابیشتان بەخێر بێت خۆشحاڵین سەرچاومان هاتم بەخێر بێنێ خۆم کاگاوکەر لە جەنابتەوە دەست پێ بکەین. هەڵمەتی چاندنی 1 ملیۆن نەمام لەسەر بڕیاری سەرۆک باوجەلال تاڵابانی کە ماوەیەکی زۆرە دەستی پێکردووە و زۆر بە باشی هەنگاوەکانی چۆتە پێشەوە ینی بەردەوامە تا ئێستا حەزەکەم جەنابەت زیاتر لەو بارەیەوە قسە بکەیت و دواتر کۆمەڵە پرسیارمە بێ لە خزمەتی جەنابتانی سوپاس بۆ پانۆراما کە گرنگیاوە بە بابەتی ژینگە و بە بابەتی دارستان. بەڕاستی بابەتی دارستان لە ڕەنگە بڵێن ئێمە ماوەیەکی کەمە لە بواری دار و دارستانە ئیژەکەین، بەڵام وای لێ هاتوو چۆتە خوێنمانەوە، وای لێکردین هەموو کاتەکانمان دار و دارستانە، ڕەنگە فریای ئەوە نەکەین مەرحەبایی دۆستەکان و دۆستە دیرینەکانیشمان بکەین، کاتەکانی هەموو گرتوین. ئەگەر ئەمە دەنگی ڕەنگی یابێتەوە لە ڕوانگەی تاچێکە لە ڕوانگەی ئەندامێکی سادەی کۆمەڵە، ئەمە وای کردووە کە ڕۆڵی هەوێت لەسەر هاندانی خەڵکی تر. بەسپاسەوە ئەم گۆڕانکاریانی کە ئێستا هاتوۆتە کایەوە، ئەم گۆڕانکاریانی لە بواری کەشوهەوا هاتوۆتە کایەوە، سستی لە بەڕێوەچوونی ئیشوکارەکانی تایبەت بە سەوزکردن، سستی لە بەڕێوەچوونی هەڵمەتەکانی نەمام ناشتن، گرنگی بەنەدان بە نەمام تەنیا نەمام ناشتن بۆ ڕسمگرتن، نەمام ناشتن بۆ وەجوێنەدانی هەڕەم بە هەڕەمەکی نەمام ناشتن، ئەمانە وای کردبێ کە سەرکردەیەکی کورد بیرێکی تر بکاتەوە، سەرکردەیەکی سیاسی بیرێکی تر بکاتەوە کە بێت هەڵمەتێکی منەظەمتر بەڕێوەبەرێ، تەنیا نەمامێ نەبێ و لێرە و لەوێ سین و ساد و عین بیچێن و ڕسمێکی لە پەلا بگرن و بەجێ بێڵن دواتر کەس نێتەوە بەلایە. ئێمە وەکو بەڕێبەرای دارستان و پاوانی سلێمانی ئەزانین کە لە ساڵانی پێشووە چەنەها چەندین کەس بۆ ئاهەنگی لەدایک بوون، بۆ خۆشی هاوسەرەتی، بۆ مناڵبوون، بۆ بابەتی تری خۆشەویستی ژینگە چەندینە مامیان هێناوە چانویانە دەستخۆشییان لێکن سوپاسیان نەکەین، بەڵام لەبەرەوەی کە ئێمە ئاگادار نەبین لەکوێ نێژراوە و نەمانزانیوە چیان کردووە ئاگتەنسی قێنە بە لەگەڵ ئێمە هەموو ئەو نەمامانەوە ئەو هەوڵانە هەمووی بەدەست زانستیش نەبوو، بە شێوازێکی زانستی نەبوو، هەمووی لەدەست چووە و کەس نەتوانێت خزمەتی کاو ئایبە. بەڵام ئێستا ئەم هەڵمەتە هاتوۆتە پێشەوە، هەڵمەتە توانیوێتی بە شێوەیەکی منەظەم بێ. سەرەتا لەگەڵ ڕاگەیانی دەست پێشخەریەکە کە جەنابیان لە بەیاننامەی یادی 1/6 یادی دامەزرانیەکی نیشتیمانی کوردستانە ئەم پەیامەی بڵاو کردەوە. ئێمە وەکو بەڕێبەرایی دارستان و پاوانی سلێمانی کە پەیامەکەی سەرۆکمان خوێنەوە تێبینیمان کرد کە ئەم بابەتە بابەتێکی گرنگە و سوودی هەیە بۆ ژینگە بۆ دارستان. ئێمەش بەڕێبەرایەتێکی معنین یەکەم بەڕێبەرایەتی بوون لەسەر ئاستی هەرێمی کوردستان کە پێشوازیمان دەست پێشخەرێکە کرد و ئامادەیمان پیشانە بۆ جێبەجێکردنی گەورە لەسەر بەڕێبەرایەتێکی ئەوەیە کاگاوکەر. جەنابی سەرۆک ئەم هەڵمەتە کە نەجاحەتی کە بڕیاری یابی خاتە خۆناغی جێبەجێکردنەوە یەکەم جارە هاتن مفاتەحەی ئێمەیان کرد، دواتر برادەرانی شارەوانی برادەرانی ئاودانکردنەوە بەڕێبەرایەتی باخچەکان کۆمەڵی کوردستانی کە مفاتەحەی هەموو لایەنەکان کران، دەست پێشنیارەکانی هەموو لای وەرگیرە. بەسپاسەوە ئێمە دەست پێشخەرەی خۆمان کرد و پرۆپۆزەڵی خۆمان پێشکەش کرد و شێوازی جێبەجێکردنمان پێشکەش کرد، ئەوەی ئێمە قبول کرا. لەبەرەوەی ئێمە قەناعەتمان وا بوو کە نابێ دار و دارستان و نەمامچاندن لە شوێنەکانە بە هەڕەمەکی بێ، ئەبێ لە شوێنی منەظەما بێ و لەو ئەو ئەرزوو خاکا بێ کە ئێمە هەمومان چاومان لێتی، چاومان لە شاخی ئەزمەڕە هەرڵێن کاکەوە سەوز نەکرا.
ئەی با سەوزیکەین دارستان و پاوەند بۆ سەوزی ناکەی بەخوا حکومت بودجەمان نایەتێ پێداویستیمان بۆ دامین ناکە توانان نییە سیولە نییە گرفتی دارایی هەیە بایکۆت هەبووە کەرنتین هەبووە قەیرانی دارایی هەبووە لە 2020 هەتا ئێساکە هاتووە بەڵام ێسەوە دەست پێشخەرێکی زۆر باشە و پشتیوانێکی داراییە ئێمە وتمان جێبەجێیەکەی دەست پێشخەرەکە هەموو بەربەستانی تێپەڕات هەموو ئەو بەربەستانی تێپەڕان و پشتیوانێکی دارایی زۆر باشی هەیە و ئەو پشتیوانێ داراییە بۆ سەرەتا بۆ کرێکار بوو چاندنی نەمامێک کاگالی لەوانێ لە من باشتر بزانێت لە دین و لە بەپێی دین شۆفەیەکمان بۆ بکە بابەتی ئەوەی کە نەمامێ بچێنی چ خێرێکی هەیە من بۆ باسەکەم خێرەکەی من لە لایانی ژینگەیە و باسەکەم خێری هەیە بۆ دواتر بۆ گەورەبوونی بۆ سێبەر بۆ ئاژەڵان بۆ بوونەوەران بۆ باڵندەکان بۆ باڵندە کێویەکان و سوودەکەشی دوانوکسیدی کاربۆن هەڵمژێبی کا بە کانگایە بۆ خۆی گشتیە بەڕاستی تۆ کە ژینگە سەوزەکەیت ینی کەواتە سوودێکی گشتگیرەگەێنە بە تۆ دەست خۆش دێمە خزمەتجانەوە کاگاوکارجان ینی ڕوونکردنەوەی باشدا لەو بارەوە کاگ علیانی جەنابەت وەکو لێ پرسای هۆبەی دارستان ئەوەی کە تا ئێستا ئێمە ئەمێ جارێ بە ڕێژە سەیری بکەین ڕێژەی سەوزایی بە تایبەتی لە هەرێمی کوردستان و لە سلەیمانیشە لە ئاستی ستانداردە تێپەڕیوە ئەو ١١ کە دەوترا ئەمە ئەبێت لەو ڕێژەیە بێ یاخود ئێمە زیاترین خۆشحاڵانە بەڵێ زۆر سپاس بۆ پەناڕۆنەما کە ئەم دەرفەتی ڕەقسان بۆمان کە گفتوگۆ بکەین لەسەر هەڵمەتی ملیۆن نەمام چاندن وەکو ستانداری جیهانی سلێمانی نەگەیشتێتە ئەو ئاستەی کە بتوانین بڵین دڵخۆشکەر بێت کە بگاتە ئەو ئاستەی کە بتوانین ئیتر ئێمە بڵین نەمام ناچێنینیان پێویستمان بە نەمام چاندن نییە بەڵێ ئێستا ئێمە پێویستمان بەوەیە کە ڕێژەی سەوزاوی لە هەرێمی کوردستان و بەتایبەتی لە شاری سلێمانی و پارێزگای سلێمانی زیاد بکەین کە بەڕێوەبەرایەتیەکەی ئێمە ژێکێکە لەو بەڕێوەبەرایەتی معنیانی کە هەوڵ و کۆشەکەی سەوزکردنی دارستانەکان و سەوزکردنی شاخ و گردەکانە لەم کاتەدا کەواتە ینی ئەتوانین بڵین ئەو هەڵمەتی کە سەرۆک باوەجە تاالبانی ڕایگەیاندووە یعنی ئەمە پشتیوانیشی باشە بۆی کە ڕێژەی سەوزایی لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە سلێمانی بگەێنێتە ئاسی ستاندارد بەڵێ ئەم دەست پێشخەری سەرۆک باوڵ ئێمە زۆر بە دەستکەوتێکی گەورەی دائنین بۆ سەوزکردنی دارستانەکان بۆ سەوزکردنی شاری سلێمانی و زیادکردنی ڕێژەی سەوزایی و بەهۆی ئەو گۆڕانکاریانەی کەشوهەوە کە ئیسە لە ناوچەکە هاتووەتە پێشەوە ئێمە پێویستیمان بە دەست پێشخەرێکی وا بوو کە یەکێک بۆمان کە بە سوپاسەوە کەەوە هاتە پێشەوە ئەو دەست پێشخەری کردو کە ئێمە چوینە ژێرباری ئەو هەڵمەتەوە کە هەموو ئەرکوینەکەمان قستە سەر خۆمان کە بە سەرکەوتی بتوانین ئەو هەڵمەتە جێبەجێ بکەین تاوان هەڵمەتەکە هەموو هەرێمی کوردستانیش بەبێ جیاوازیەگرێتەوە بەڵێ هەموو هەرێمی کوردستانی گرتووەتەوە ئێستا لە زۆربەی ناوچەکان ئێمە نەماممان چاندووە وەکو لە گەرمیان و لە هەڵەبجە و لە شوێنەکانی تریش کاکاوکار کە خۆی ئەچێتە سەر باسی شوێنەکانی تر وازام نردویشمانە بۆ زاخۆ نەماممان نردووە بۆ ئەوێش کە ئەمە دەست پێشخەریەکی زۆر گەورەیە کە هەموو هەرێمی کوردستانی گرتەوە دەست خۆشکالی دێمە خزمەتجان کاکاوکار ینی بەدڵنیاوە ئێمە لە کاتی هەڵمەتەکەیەوە لە کاتی هەر ینی پرۆسێشی نەمامچاندن لە هەر ناوچەیەک بەدڵنیاو بەڕێستە بینین و کۆمەڵێک ینی کەسانی دیکەی دڵسۆزیش کە لە بواری ژینگە و لە بواری دارستان و پاوەندکار دەکەن دەیان بینین و جەنابەت هیچی لە سەرپەرشتیارانی ینی کارەکە کە بەڕێوە دەچێت ینی بە فعلی تۆ لە مەواقعەکانی تا ئێستا ئەو ناوچەیەکی زۆر ینی ئەم هەڵمەتێک گرتوێتەوە و لە بەرنامەتانە هەیە ینی فراوانتریکە سوپاس دەکەم سەردا ئەمێ لەسەر بابەتەی کاک علی قسەی لەسەر کرد بە چاوڕوونیەکی زیاتر بم ئێمە لە هەموو دۆنمێکی دارستانە 120 بۆ 130 نەمام زەراکەین لە هەر دۆنمێکە لە دارستانەکانە ئێمە ئەوواکەین برادرانی شارەوانی لە عەرزە تەختەکانە 250 نەمام بۆ 300 نەمام زەراکەن لە دۆنمێکە بەڵام لەبەرەوەی کە شێوازی زانستی ئەوەیە کە بێت 120 بۆ 130 نەمام بێ لە چیاکانە لەبەرەوەی دارستانەکان زوربیان کەوتوتە چیا و گردۆڵگەکانەوە بەو شێوەیە ئەمە نەمام زەراکەین ساندارەکەی بەو شێوەیە ئەگەر جەنابەت حسابی یەک لە دۆنمێکە 120 نەما بێ ئەو ملیۆن نەمامە زەرب و تەقسیم کە بزانە چەند دۆنم ئەکا بەو شێوەیە حسابی کە بزانە ئەگەر داتایەکی تەواویش نەبێ ئەگەر سیستمی GISیش ئەکتیڤ نەبوو بێ کە بەداخەوە بەڕێبەرایی دارستان و پاوەندی سلێمانی و وەزارەتی کشتوکاڵ پشت بە داتایەگە بەستێ بۆ ڕۆبەری سەوزایی کە لە ساڵی 2015 کراوە هەتا ئەم دقەی ئێماڵین ڕۆبەری دارستانی دەستکرد لە سنووری پارێزگای سلێمانی 15980 دۆنمە لە 2015 ئێمە هەروە نەکردووە لەو کاتەوە ئەی کاکاوڕێکەمی نەکردووە
دەستێژیکردن نییە بۆ سەردارستانەکان هۆکاری تر نییە یاساشکێنی نییە ئێمە ساڵانە نەمامان زەرع نەکردووە ساڵانە لە پرۆژەکانی خۆمانە بەردەوامی ئەم هەڵمەتە هاتوتە پێشەوە ڕوبەرەکەی بەرفراوان نەکردو کردوێتی بەڵام ئەوەی کە من و کاک عەلی ناتوانین بە جەنابەتی بڵێن ئەم ڕوبەرە چەندی زیاد کردووە بە حسابی ئەوە لەبەرێکە داتایەکی تایبەت سیستمی چۆتوانێت ئەم مەسحە بکە بەڕاستی ئەو مەسحە ئەبێ کۆمپانیای گەورە کۆمپانیا بێنە پێشەوە ئێستا لەگەڵ ڕێکخراوێکی ئیتالیا تاوتوی ئەومان کردووە کە ئەوان بێن مەسحێ بکەن بۆ دارستانەکانی سنووری پارێزگای سلێمانی بۆ دواتریش ڕوبەری سەوزایی حساب بکەن پارێکی کەمیشی تێچێ بەڵام لەوانەیە حکوومەت لەوانەیە شەکان لە حکوومەت تۆزێ قورستر بڕوا بەڕێوە کاگاوکار توخوا بوو ڕقسەکەشە پێڕۆم ئەگەر ئەو مەسحە بکرێت ئێوە هەم ڕێژەی سەوزاییتان بۆ دەرەکەوێت لە ئاسیستاندار وایە و ئەو کاتەش ئەزانن ینی چ شوێنێک پێویستی بەوەیە کە ئێوە بایەخی زیاتری پێ بن و نەمامی زیاتری تیابچێن وایەنە ڕاستە کاکە هاوڕێ لە ئێمە لە بەشێ لە هەڵمەتەکە چوینە پرۆژەی دەربەندبازی پرۆژەی دارستانی دەربەندبازیان لە سنووری بەردەقارەمان لە سنووری ئەوبەی دارستان و پاوانی بازیان ئەو کاتە بە ئامادەبوونی لێپرساوانی یەکە ئیداریەکان بوو بەڕێز قایمقامی بازیان لەوێ بوو و شارەوانی و ئەو بەڕێزانە هەموو لێ بوون داواکاریان لە ئێمە چی بوویان و لە سنووری بازیانە کارگەیەکی زۆر هەیە هەڵمەتی نەمامچاندنتان هێناوە بۆ ئێرە بەردەوام بن درێژەی بنێ ئەم سنووری ئێمە داوا ئەکەین گەورەترین بەشی ئەم هەڵمەتە لە سنووری بازیانە جێبەجێ بکرێت چل کارگە لە منتیقەی ئێمە هەیە چل کارگە لە منتیقەی ئێمە چل کارگە دوانوشتی کاربوون و دووگەڵە کاتەوە خنکاوین نەماممان بۆ بێنن بۆ ئایندە بەڕاستی ئێمە لە پێشووتر لە بەڕێوەبەری دارستان و پاوانی سلێمانی هەرەما و با لە دەربەندبازیان ئیشکەین یەکی لەوانە کاک عەلی بۆی دەربەندبازیان لە خەم ڕەخسیوە کاک عەلی بابچی سەری دەربەندبازیان کەم زانی وایە لە خەم ڕەخسیوە چون سەیرمان کرد ڕاستە دارەکانی گەورە بوون لە خەم ڕەخسیون بەڵام بەهۆی ئەو جەنگ و ئەو بارودۆخی بەسەر ئەم وڵاتە هاتووە بەسەر ئەم هەرێمە هاتووە بە لەوانەیە ناوچێکی دوورودەست بێ بۆ بەکارهێنانی بۆ سوتەمەنی بۆ گەرمکردنەوە ڕێژێکی زۆری و دارانە بڕاونەوە ئێستا ئێمە چوین ئەم دەست پێشخەریەمان کردو بە مژدەیە بۆ ئەو منتیقەیە کە بەڵێ بۆ سەوزەکەینەوە تۆ دڵی پێی خۆشە داواکە ئەڵێ نەمامە بۆ بێنە با کەشەواکەم خۆش بێ و خنکام بەڵێ بەسەر چاو بۆ تێنم چێ دابینیەکە پێداویستەکانی سەرۆک دابینیەکە پەیامی ئەم سەرکردە سیاسی ئاگاتە ئەو کەسانە هاوکار تەنیا وەسیلەیەکە بۆ گەیانی بەڵام ئەو کەسەی کە بە فعلی دەستی لەم بابەتە هەیە جەنابی سەرۆکە و پشتیوانیدارەکانی بەڕێزیانە بۆ ئوشتە باشە پشتیوانی تەبەن هەم دارایی و هەم لۆجستیەوێت ئەوە تا لۆجستیەکەەوە ئێوەن کە هەڵەسن بەم کارە و ئەمە ئیدامەیە بەڕاستی کاگاوکاری وایە یاننا تۆ کە ئیدامەی ئەم کارە بیت و بتەوێت دوجار بەرهەمێکی هەبێ و ئەنجامەکەی ببینیت یعنی بێ سەرپەرشتی بەردەوامی هەبێت و چاودێری بەردەوامیشی هەبێت هیچ تیمێکەیە کە سەرپەرشتی بکات و هیچ نەواقسێکی لەو شوێنانی کە ئێوە دارەکانە ڕوێنن سیستمی ئاودان هەبێ یانە بێ یاخود ئێوە ئەو دارانی کە ئەیچێنن لەو ناوچانە احتیمال دەخاتە سەر سیستمی بارانی سروشتی کە ئەبارێ لەوێ کاکە هاوڕێ هەموو نەمامێکی دارستانی لانی کەم ساڵ لانی کەم 2 بۆ 3 ساڵ خزمەتکردن و ئاودانیەوێ ئاودان و خزمەتکردنیەوە 2 بۆ 3 ساڵ ئێمە لەم هەڵمەتە سەرەتا دەستمان کرد بە ئیشی ئێمە لە چۆمان هەڵبژار بۆی بینەران بزان ئێمە چۆم هەڵبژار بۆ نەمامچاندن ئێمە شارەوانین باخچە هەڵبژێرین یان لە گەڕێکی کاشتە دروستکەین هەرڵین دارستان بینەرە پرسیاڵن دارستانی ئەوە نەبڕایەوە بەڵێ دارستانمانەیە کۆمەڵی دارستانی زۆرمانێ بنمونە لە سنووری ناوپارێز مەجموعەی دارستانی زۆر هەیە وەختی خۆی لە سەدەمی فاوە زەرع کراوە بە دارستان بەڵام بە بۆنەی ئەو زروف و گۆڕانکاریانی بەسەر منتیقەکە هاتووە داربڕین و دەستدرێژیکردن سەر دارستان نەماون ئێمە لە شوێنی ئەو نەمامانە لە شوێنی ئەو نەمامە لە ناوچوانە هاتووی نەمامی تازا ڕوێنینەوە و خەتەگرادۆنیەکان هەندێکیان بە خێڵێکی کەمماوە هاتوین گەورەیەکینەوە ئەگەر دووشە دەتوانین لە بەرچاوبووین لە هەڵمەتی نەمام ناشنا یەکەم چاندنی نەمامەکە دووەم بابەتی ئەوەی کە ئێمە ئەو گرادۆنیان دروستەکەین ئاوەکە ئەگرینە خۆ ئاوەکە کە بوو بە گرادۆنیەکە وەکو قاپێک وایە بارانەکە کە باری لە ڕێ ئەو قاپەوە شانێکی بۆ کراوە نایڵێ بچێتە خوارەوە نەئێڵێ خاکەکە داڕمێ نایڵە خاکە دارمێ بچێتە خوارەوە هەم ئاوەکە ئەگرێتە خۆی چێتە ژێر عەرزەوەی بە ئاوی ژێرزەوی بۆ ئێستا بۆ داهاتوونەوەکانمان ئیسفادەی لەکەین دەستە خۆش هەڵای ڕوونکردنەوەی باشدا کاک عەلی باگەم وەلای جەنابێت ینی جۆرا و جۆری نەمامەکان تا چەند گرنگە بۆ ئێستای هەرێمی کوردستان و هەروەها بۆ شاری سلێمانی ئەمڕۆ هەڵمەتێکیش دەستی پێکرد بە ئامادەبوونی وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لە سلێمانی حەزەکەم لەسەر و هەڵمەتەش قسە بکەن و دواتریش کاگاوکار قسەیە لەسەر بکە ئەو هەڵمەتە چییە و چی لە خۆی دەگرێت و بە تایبەتی ناوچی سەرچناری پێم وا بێگرتوۆتە خۆ بەڵێەوە مەشتەلی سەرچنارە کە ئەستاین بە
نوێکردنەوەی مەشتەلەکە و فراوانکردنی ڕوبەری ئەو نەمامانەی چونکە ئێمە نەمامگەکان ئەوەیە کە نەمامان بۆ بەرهەمەیەنێ سەرچناری یەکێکە لەو نەمامگانە ئێمە 5 نەمامگەمانەیە لە پارێزگای سلێمانیا کە ئینتاجی نەماممان بووەکە و دوایی لە نەمامگەکانمانەوە نەمامەکانە بینەوە پرۆژە دارستانەکانمان بۆ ئەو شوێنانی کە هەش کەسێکی تریش پێویستی بە نەمام بێ لەو نەمامگانەوە نەمامەکانە گوێزینەوە بۆ ئەو شوێنانی کە پێویستمانە اینجا ئەمڕۆ لە شاری سلێمانی کە بە ئامادەبوونی بەڕێز وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو فراوانکردنە لەگەڵ ڕێکخراوی WFP کە هەستا بە دابینکردنی بودجە لە ماوەی 2 مانگ ناتوانیان کارێکی زۆر باش و نمونەیی لە مەشتەلی سەرچنار و نەمامگەی سەرچنارە بکەن کە توانیان هەم نەمام ئاستی بەرەمێنانی نەمام بگەێنە 1.5 میلیۆن بۆ ساڵی داهاتوو کە ئەمە زۆر گرنگە بە نیسبە شاری سلێمانی و هەرێمی کوردستانەوە دویش کارێکی نمونەیی تر کرا لەوێ کە ئەویش دانانی سۆلەر بوو لە پرۆژەکەیە لە ناو نەمامگەی سەرچنارە کە ئەمە ئیتر ئێمە پێویستمان بە کارەبانە دۆستی ژینگەمان خستە ئەوێەوە کە ئەمە یەکێکە لە کارە زۆر باشەکان زۆر دەستخۆشی بووە یانیەوە ئەرکێکی گەورەشتان لە کۆڵ ئەو شوێنە کردوەتیش کردو ینی تۆ کاتە پاری کارەباش نادیم شاریش ناخیتە سەری ئەو هەڵمەتە بۆتە سەرچاوی ئیلهام بۆ ئێمە پشتیوانەیەکی دارایی بۆتە سەرچاوی ئیلهام بۆ ئێمە کۆمەڵە ڕوویکەوە ئێوەی جوڵانیترەوە ئێمە جوڵاوین و بیرۆکەی تازەمان هەیە بەڕاستی بیرمان لەوە کردەوە کە چی بکەین بۆ زیادکردنی نەمام ئەم ساڵ ئێمە ملیۆنێ نەمام زەرعەکەین نەمامەکان نووسینگەی سەرۆک بۆمان دابینەکە ئەگەر خۆمان بەرهەمی بێنین بۆ دەست پێشخەریتر خۆمان توانین زەرعیکەین توانای ئەوەشمان هەیە کاکە هاوڕێ سبەینێ دەڵێ من 10 ملیۆن دینار تێمێ نەمام زەرعکە 10 ملیۆنەکەم بەرێ من لە نەمامگەی سەرچنارەوە نەمام دابینەکەم و زەرعیەکەم کارێکمان کردو توانای بەرەمهێنانی نەماممان لە نەمامگەی سەرچنار بە هاوکاری ڕێکخراوی WFP پرۆگرامی خۆراکی جیهانی گەیانوتە توانەکەیمان گەیانوتە 1.5 میلیۆن نەمام ئەم 1 میلیۆن نەمامە لە مانگی 11 ئەم ساڵ و لە مانگی 11 ساڵی 2024 ئامادە ئەبن بۆ زەرعکردن چەند سوودێکی ئێوە هەڵمەتە ئەو کارە کە لەوێ کراوە ئەو کارە بە پشو درێژی ستافەکانی ئێمە کراوە لە نەمامگەی سەرچنار ڕاستە پشتیوانێکی زۆر باشی لە ڕێکخراوی WFP بۆ کراوە ستافەکانی ڕێکخراوەکە لە پارێزگای سلێمانی زۆر هاوکارمان بوون زۆر دڵسۆزانە ئەو پرۆژەیان هێناوە بە سلێمانی بەڵام بە پشو درێژی و دڵسۆزی کادرەکانی ئێمە بە دڵسۆزی کاکەدانیار لێپرساوی نەمامگەی سەرچنار کاکەڕەوە پاڵەوانێکی ون بوو و دڵسۆزێکی نەمامگەکە کە کاکە هاوڕێ من سەعات 2 ئەچوون بۆ لایەن ڕۆژانە لە دوای دەوامە چوون بۆ لایەن سەعات 2 ئەچوون بۆ لایەن هەتا سەعات 5 چەکەت و ماندووە بوون بەڵام هەر ناڕۆشنەوە سەعات 6 ڕەمەزان لەسەر ئەو نەمامگەیە ینی هەر لە دەستگای میدیای کورسا بە تایبەتی لە کورسا نیوز ینی چەند جارێکمە بەسەرمان کردوونەتەوە لە ڕێی ینی ئیعلامی و ڕاگەیاندنەوە ڕاپۆرتیشمان لەسەر کردوون و بیرمە ینی چوینە ئەوێ ینی کامێرەکانمان چووە ئەوەیەکی لە پەیامێرەکانمان ینی کۆمەڵێک کارمەندی زۆر دڵسۆزی لێ بوو هەمووشیان لە ئاستی پلی ینی وەزیفیا پلی باڵا بوون بەڵام ینی خۆیان بە دەست و بازووی خۆیان خزمەتی ئەو شەتڵگەیە و ئەو نەمامگەیان دەکرد و هەڵەسان بەوەی کە ینی چۆڵی نێر و مێ بەیەکەوە لە پێناوە ئەوەی ڕێژەی نەمامەکان زیابن بەڕاستی ئەمە جێگی بەتایبەت کە ئەو نەمامگەیە ئێمە لە ئەمڕۆ لە ڕوونکردنەوەکانمان ئاماژەمان بەوە کە لە 2020 92,000 نەمامی ئینتاج کردووە ئێستا 92,000ەکەیمان فڕانەوە بۆ 1.5 میلیۆن جێگەی دەستخۆشی حوت فەرمانبەری هەیە لەگەڵ 6 کرێکارە وڵای تەبێ ئاوڕیان لێرەوە داوامان لە حکومەتەوەیە کە دەرگای دامەزرانمان بۆ بکاتەوە ساڵانە کرێکارمان بۆ گیرێ 24 کرێکارمان بۆ گیرێ بۆ 5 نەمامگە 24 کرێکار بۆ 5 نەمامگە داوایان لێکەین بمان زیاکەن بیکەن بەچ لێمە ڕازینی قسە ناکەین طبعا ئەگەر ئەم پشتیوانیە هەبێ وەکو جەناب دەڵێیت ینی بەردەوام هەموو شوێنەکانی کە ئەوەی کە بە تایبەتی وەکو شەتڵگە و نەمامگەکان ینی پەری زیاتر بەخۆیانەیە توانای ینی مرۆییان زۆرە ئەوان ئەو بەرهەمەی کە لەوێ بەرەم هاتووە لە دوو بوارەیە لە بواری وزەی سۆزایە کە دارستانەکان و نەمامگەکان لە بواری وزەی پرتەقاڵیایە و ئابووری پرتەقاڵیایە کە ئەویش سیستەمی سۆلەر و سوودوەرگرتن لە وزەی خۆر هەموو ئەم شتانە لە کاتێکەڵ بوون هەموو هەڵمەتەکەی سەرۆک بەردەوامە و هەوڵەکانشمان بۆ ئەو بەردەوامە هەرم ئێوارەیە ڕێکخراوێکی تری ئەڵمانی پەیوەندی پێوە کردین کە هەر دەست پێشخەریەکمان هەیە هەر پرۆژەیەکمان هەیە ئامادەی بکەین بەپەلە بۆیان بووی کە بتوان بۆمان جێبەجێ بکەن یەکێ لەو دەست پێشخەرانی کە ئێمە پێم ئاوتمان لەو مەجاالە ئێمە توانین ئیشکەین کە مەجالەکەی عەلیە ئەتوانین ڕوونکردنەوەی زیاترتان پێ مەجاالەی کاک عەلی چێ بە دیاریکراوی بابەتی دار و دارستانە
داوامان کرد بۆ پاراستنی دارستانە سروشتیەکان پرۆژەیەکیان بینێ و دەستپێشخەریەکمان بنێ هاوکاریی مادیمان بنێ لێرەشەوە داوا لە جنابی سەرۆکەکەین بێتە سەرخەت بۆ پاراستنی دارستانە سروشتیەکانش پلانی هەبێ ئەوەی کە جنابی هەیەی بۆ چاندن و زیادکردنی ڕۆبەری دارستانە دەستکردەکانە بە دڵنیایی و پاراستنی زۆر گرنگترە ینی تۆ ڕاستە ئێستا هەڵمەتەکە دەستی پێکردو بەڵام پاراستن و مانەوەیشی زۆر گرنگترە کالی حەزەکەمانی تەوزیحی زیاتر بێت جناب بەنسبەت دارستانە سروشتیەکان و ئێستا ئێمە لە بەڕێوەبەرایەتی دارستان و پاوانی سلێمانی لیژنەیەکمان پێکێناوە ئەم لیژنەیە کە ئەشنە هەموو ئەو شوێنانی کە دارستانی سروشتی تیا وەکو پێنجێن و قەرەداخ و شارباژێر و ماوەت و ئەمانە داتایەکیان لەبەردەستایە کە ساڵانی پێشوو لەکوێ ئاگر زۆر کەوتۆتە شوێنی ئاگری زۆر تیاکەوتوێتەوە کە ئەم ساڵ بتوانین بە هەوڵ و کۆشتی وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو هەموو وەحداتی ئیداری ناوچەکان کە هەستین بە ئاگربرکردنی ئەو شوێنانی کە ئاگری زۆری تیاکەوتێتەوە ساڵانە بۆ ئەوەی مەترسی ئاگرکەوتنەوە کەم بکەینەوە چونکە یەکێک لە کارەکانی ئاگربڕ ئەوەیە کە ئەم لایە جێ ئاکاتوە لە لایەکی در ئەگەر لایەکیان ئاگری گرت بۆی نەپەڕێتەوە بۆ لاگەی تری پارێزراوە بێ ئەنجا بە چواردەوری دارستانە سروشتیەکانە ئێمە ئاگربڕ ئاگر بڕەکە ژیان بە گرێدەر و میلدۆزەر و بە شۆفڵ و بە کرێکانی وەکو چیا و شاخەکان بەرز بێت ئەو بەچی ئەو شوێنانی کە هیچ شتێکی ئامێری تێنەچێ بە کرێکار ئێمە ئەتوانین ئاگربڕیان بێ بکەین وەکو چۆن ئێستا لە شاخی گۆیژەیە هیچ ئامێرێکی تێناچێ بە کرێکار زۆرتر ئاگربڕەکانەکەی ئاگربڕەکان ئێستا توانین بڵین زۆرە ینی ترسی ئەومان نەبێگەر ئەم ساڵ چکە بەڕاستی باران زۆر بووە گژوجار زۆرە چکەمە ترسیەوە هەیە ینی زۆرکێتەوە لە ناوچە دارستانەوە بەڵێ ئێمەش بووە لە ڕوانگەی ئەو گیازۆریەوە لە ڕوانگەی ئەو بارانە زۆریەوە کە لە هەرێمی کوردستانی کردو گژوگایەکی زۆر دەرهاتووە دوو ڕۆژی تر ئەو گژوگایە بێ بە پوش لە وەرزی هاوینە کە ئەمەکو بەنزینێک وایە دارستانەکان خۆدا نەزانن کە ئێمەش لە ڕوانگەی ئەوە هەستین بە خەمخۆری کە ئاگربڕێک لە دارستانە سروشتیەکان بکەین چونکە ئەمەش دەستکەوتێکی نیشتیمانی گەورەیە دارستانە سروشتیەکان چونکە دارستانە سروشتەکان ئەو دارانن کە خۆیان ڕواون بە سروشتی خۆی لە ناوچەکانە ئەنجا ئەو دارانە بەڕوو و خەزوانە ئەو جۆرە دارانە کە خۆیان ئەگەر ببڕێتەوە بزیشتوتێ هەڵ ئەیاتەوە یەکێکە لەو دارانەی ینی پێویستی بە زۆر خزمەتکردنی وەکو دارستانە زۆر نایە بەڵام بتوانین بیپارێزین هەم لە سووتان هەم لە بڕینەوە و لە ناوچ بەڵێ مەسلەی ینی جۆرا و جۆری دارەکان تا چەند گرنگە بۆ ئەم قۆناغەکەیەوە کاری لەسەرەکەن ینی بە دیاریکراوی چ دارێک زۆر باشە کە لە ژینگەی هەرێمی کوردستان و بە تایبەتی سلێمانی ینی بڕوێن بەڵێ ئێمە لە دارستانە دەستکردەکانە زۆرتر ئەو نەمامانە هەڵەبژێرین کە پێویستیان بە خزمەتکردنێکی کەمەیە وەکو ئاودانێکی کەم هەتا وەکو کاکاوکار باسی کرد تەنها 3 ساڵ ئێمە ئاویانەین خزمەتیانەکەی تر کە دارەکە گەورە و پێویستی بە ئاودان و خزمەتکردن کەمە بێتەوە بەڵام ئاگربڕ و ئەوانەی هەر ئەوێت ئەو دارانەمان هەڵبژاردووە وەکو سنەوبەری زاویتە بەڕوو سەروی عەمودی قەزوان ئەوانەی کە ئێمە زۆرتر زەیتون بۆ دین نابێت لەو شوێنانە ناڕوێنن ینی کێشەی هەیە زەیتون خزمەتی ئەوێ ئەوی شەڕ یەکێکە لە دارە باشەکان بەڵام وەکو ئینتاژی نەمامگە کەمتر ئێمە ئەم ساڵانی پێشوو زەیتونمان کردبوو لە نەمامگەکان بەڵام بەڕوویەکی زۆرمان کردبوو کە ئەوی شەر شوێنی ئەو ئەگرێتەوە بۆ خزمەتی کەمتر ئەوێ و دارێکیشە زۆر ئەمێنێتەوە تەمەنیشی درێژە بەڵێ دەست خۆشکاری کاکاوڕێەوە هەڵمەتە بە حکمی ئەوەی کە لە ناو هۆبەکانە بڕێەوە چێ ئێمە خسومان ناو سنووری هۆبۆ پرۆژەکانی خۆمانەوە ئێمە گوێ لە داواکاری لێپرسای هۆبەکە و تیم و ستافە تەکنیکی و شارەزاکانی خۆمان نەگرین لە ناو هۆبەکانە لە هۆبەی سەر بڕیاری ئەوانە ئەو ئەڵێ من لە ڕانیە زاویتەنە بێ نایڕوێنم من ناتوانم شتێکی بۆ بنێرم بۆ زاویتەم بۆ بێنە بۆ ڕانیە فلانشتم بۆ بێنە بۆ فلان شوێن بەم شێوەیە مەتەعامل لەگەڵ واقعەکە کردووە ئێمە لە بەڕێوەبەرایەتی با بڵین ئێمە لە ئۆفیس و ئەوان لە ناو حەقلە ڕاوێژمان بۆوان کردو و ڕاژمان بە تیمەکان کردو تیمی تایبەتی ئێمە چۆتە ناو ئەو حەقلانەوە تاوتێ وەزعەکەمان کردو بەو شێوە قەرارمانداوە لە ڕووی جۆرا و جۆری نەمامەکانەوە ئەوەش ڕەچاو کراوە لە زۆر لە دارستانەکانە هەندێک لە شوێنەکانە بە عشوایی چەند خەتێ بەڕوو چەند خەتێ چوالە بەم شێوەیە کراوە بۆ ئەوەی کە ئەگەر لە حاڵەتێکە ئاگرکەوتنەوە ڕوویە جۆرێکیان هەڵایەتەوە جۆرێکیان هەڵایەتەوە جۆرێکیان قاومە سابی ئەوانشمان کردووە هینەکانمان بۆ کردووە سەبارەت بە بابەتی خزمەت و ئاودانی نەمامەکان لەوانەیە بڵێن قۆناغی چانی نەماممان زۆر بەسەرکەوتوی تێپەڕان و وا بەردەوامین لەسەری ئیشەڵا لە هەفتەی داهاتووە بە جەناب و بینەران ڕاگەینین کە لە هەفتەی داهاتووە ئەچینە خانەقین و ئەچینە هەڵەبجە و بەرەو پشدەر ئەڕۆین
سێ پرۆژەی گرنگی دارستانی هەیە لەوێ دەسەکەین بە ئیشکردنی بابەتەکە لە سنووری سلێمانی دەرەچێ لەگەڵ وەکو جەنابی کاکعلی باسی کرد لەگەڵ برادرانی دووهۆکە تەنسیقمانەیە هەڵمەتەکە ئەبینە ئەوێ ئەو منتیقەیە سەوز ئەەکەین پامی خۆمان پامی ژینگە بارێزی و پامی خۆشەویستی سەرۆکە گەینە ئەو ناوچەیە بابەتی خزمەت لە خانەقین خورما بچێنن وانە وڵا خورما خۆش ئەبێ بەدڵنیاییەوە بابەتی خزمەتکردن و ئاودان ئەو قۆناغی دووەمەکەی بەیشی لەسەرەکەین بەڕاستی لە هەندێک لەو پرۆژانی کە ئێمەشمانتیا کردووە پێشتر ئیشیتیان نەبووە یعنی ساڵانێکی زۆر ئیشیتیان نەکراوە لە پێنجوێن نەمام چاندن نەبووە ئێمە دەستمان کردەوە بە نەمام چاندن ینی هۆکارەکەی بۆ خۆی هۆکارەکەیەوە بە سەوز بووە هۆکارەکەیەوە بە ستافی نەبووە وە کادری نەبووە وە کرێکاری نەبووە چۆن ئێوەتان پێدراوە کە کادر زیاکرێ بۆ شوێنانە بەڵێن ئەوما پێدراوە کە کرێکاری بۆ بگیرە بۆ خزمەتکردن ئەوە گرنگە ئاتوانیمانە ئێستا لە خۆناغی ئەوین لە بۆ نەمامەکانی پێنجوێن ڕێگەیان بۆ بکەینەوە کاکعلی دایم هاوارێتی کاک و کاربا بچین بۆ پێنجوێن ئاوەکەیان بۆ حەرکەین بەسەر ناچن کاکە کاکە چین بۆ پێنجوێن چین بۆ چەناخچیان جێگەی دەستخۆشیە چوینە قەرەهەنجیر ماگەداری چالەکەکان خۆش دوو هەفتە لەمە بە چوینە قەرەهەنجیر بۆ لای کاک هەواڵ ئافێستا هەواڵ ئاڤێستا بەڕێوبەری ناحی قەرەهەنجیرە هاوکات ئەندامی سەرکردایەتی ئەم حیزبەیە پشتیوانی کردین توان کاکە ترومپایەکمان هەیە لەوێ بیرێکمان هەیە لەوێ چەند ساڵە ئاوی کارەبای بۆ نەچووە باش پرۆژەکە لە 2013 کراوە لە 2014 کراوە بیرەکەی هەیە پێداویستەکانی هەیە بۆری هەیە شەبەکەی هەموو شتێکی بەڵام کارەبای بۆ نەچووە هاوکاری مام بکەن پشتیوانی کردین ئێمەش پێداویستەکانی بۆ دابینەکەین و دەستەکەین بە ڕاکێشانی کارەباکە مەبەستی من لەوایە کە ئەو هەواڵە هەواڵێکی یەکێتیە و کادرێکی سەرکردایەتیە ئەم هەواڵی سەرکردایەتی ڕنگدانەوەی ئەم بابەتە ئەم هاوکاریە ڕنگدانەوەی ئەوەیە کە گەاندنی نیاز باشی و نیەت باشی سەرۆکی حیزبێک ڕنگدانەوەی هەبوو لەسەر کادرەکان ئەمە کاردانەوەی بۆ لایەنەکانی دیکەش و بۆ ڕێکخراوەکانی دیکەش و بۆ کەسایەتەکانی دیکەش کە بێنە سەرخەت لەگەڵێەوە بەدڵنیاییەوە بابەتەکە لەوا خۆی بینێتەوە پارتێکی سوسیال دیموکرات هەرەوەی لێ چاوەڕوانەکرێکە گرنگی بە ژینگە و بە دارستان بە تایبەت کە ئێمە خۆشەویستی دارستان و ژینگە و سەوزاییمان لە جەنابی مامجەلالەوە بۆ ماوەتەوە دڵسۆزی جەنابیان بۆ سەوزکردن و زیاکردنی ئەو پارکانە پارکی ئازادی پاچی هەر لەسەر ئەوە باسی پارکی ئازادی و کرد بیرە خسموانی توخوا بە هەچەنە لەوە چە پەیوەندی بە ئێوە نەبێ بەڵام بەشێکی پەیوەندی بە ئێوە هەیە پێم وابێ ئەوە شارەوانی ینی ئەو کارەکات یعنی خەڵک زۆرە پرسێت یعنی ئەمە پرسیاری خەڵکە و لەوە چە پرسیارەکەش زۆر جار بە گومانەوە بیکەن ئەو ینی بلوارەی پارکی ئازادی بڵێ خۆی یەک دنیا نەمامی جوانی تیا بوو یعنی هاوینانەوە بینیت ئەم نەمامە سەوز بوو ئەم دیۆدی و جادەکەی شەقامەکەی داپۆشی بوو ینی فێنکایەکی جوانی بوو بۆ شەقامە لە پڕێکە دارەکان نەما ینی تەبەخوری کرد بەڕاستی کاکە خەڵک زۆرە پرسێ هۆکاری هەڵکێشانی ئەم دارانە بۆ چی ئەڕوێنەوە لە چکە بەڕاستی زۆر سەوز و جوان بۆ جادێ ئەوگەی ئێمە ئاگادار بین لەگەڵ برای بە ڕێزمان کاکە بەهرۆز بەڕێوبەری باخچەکانی سلێمانی پلانێکی گەورەیان بەدەستەوە بۆ جوانترکردنی ئەو بلوارە بەجانابەت ڕابگەێنم ئەو دارانە تووشی جۆرە نەخۆشیە بوون نەخۆشی دەمکانە پار ئێمە لە داربەڕۆکانی یابوو لە سنووری ماوەد لە دیەی سەراو لە دەی سەراو لەوێ یابوو ئێمە بە هاوکاری بە ڕێزپارێزگاری سلێمانی توانی مامچین پرۆژەی بۆ بەرین و چارەسەری ئەو بکەین دارەکان هەڵباچین هەندێکیمانمان بڕیەوە ناچار بووین بڕیمانەوە چارەسەرەکەی ئەوە بوو ینی هۆکاری ئەمە ئێوێژەوێ هۆکارەکەی نەخۆشی بوو ئەوەی ئەوانی زۆر گرنگە بە هەمان شێوە ئەوەی ئەوانیش گرێگرێ بوو دارەکان جەنابیان پێشەوەی کە بڕێتەوە هەڵمەتیش ئەعلامی بۆ کرد خۆی لە دوانیاوە لە سەری ڕەنگە پامەکە وەکو خۆی نەگەیشتوە شوێنی خۆی بەڵام ئەوەی کە هاوڵاتیانی نیگەران کردووە ئەوەیە کە پیچ و دارەکان هەڵکێشا و ڕۆی هەچی بە ئاڕواڵێک و سەوزاییە بۆ دەرتان هێنا دەرمان هێنا پرۆسەکەی دواکەوتووە ئەمڕۆ لەگەڵ جەنابی کاکە بەهرۆزا بووین باسی لەوە کرد کە ئەو کۆمپانیایەک ئامادەیە هاوکاریان بکە بەدابینکردنی نەمامی گەورە و جوان بۆ ئەوێ شتێکە شایستەی شاری پایتەختی جوانتر ئیشەڵا ئەیبینین ئەو نەمامانەیەتە شوێنی ئەوە بە شێوەیەکی جوان ئێستش ئەگەر ببینن ئێستا ئەوان خەریکی ئەوەن سیستمی ئاودێری بۆ داهێن هەڵکردنیان بۆ کردو هەموو پێداویستەکانی بۆ داناگە تێبینی بکەن ڕێگەی دەباشان بخوارەوە ئێستا ماوەی لەمە پێش سیستمی ئاودێریان بۆ دانا یعنی ئەوان سەر لە نوێ دەستیان کردو بە خۆڕێخستنەوە کارەکانیان جێ دەستخۆشیە بێ دەستخۆشیان لێ بکەین ئەو ئیشەڵا ئەو هینەش لە لای ئەو خەمەش لای هاوڵاتیان بڕێتەوە کە ئەو بابەتە هەڵەیەکی زانستی و بەیان شتێکی بەو شێوە بێ بابەتەکە تەنیا ئەو بۆ چارەسەری ئەو گریانە بوو ئەو ڕوونکردنەوەی زۆر گرنگ بوو بەڕاستی کار دەستەکانی خۆشە کاک عەلیجان ببینەوە لای جەنابێ ینی
بەدەر لەوەی کە بۆ نمونە ئێوە نەمامەچێنن و ئێستا ژۆتا نەمامێکی باش بەرهەمێ لە شەتڵگەکانی سلێمانی ئەمە بەڕاستی جێگەی دەستخۆشی و جێگەی ڕێز و پێزانینە بۆ ئێوە بۆ سەررجەم ئەو کادر و ینی کارمەندانی کە لێوێ کارەکەن ئەم نەمامانە کە ئەچێنرێت پێویستی بە هیچ پەینێکی شیمیایی هەیە و ئێمە هیچ نەخسێکمان هەیە لەو ڕۆ چی پێویستە وەکو خاکەکان ئەم نەمامانەی کە ڕوێنین وەکو پەینی کیمیایی و سەمادی حیوانی پێویستی پێی نییە بەڵام ئەگەر ئێمە ساڵانە بتوانین بژار و بنکۆڵی ژێر نەمامەکان بکەین ئەمە سوودێکی زۆری ئەبێ هەم ئاوێکی زیاتر ئەگرێتە خۆی هەم خاکەکەش لەبەرەوەی ئەمە ئەو خاکانی کە تیامان ناڕواندووە ئەو نەمامانش لەگەڵ ئەو خاکە ئینسیجامی کردووە و نەقسی خاکی نییە وەکو بڵێن تا ئێستا گرفتمان بۆ دروست نەبووەلەوە بەڵام لە هەندێک شوێنە ئێمە نەمامەکەمان تووشی فیتر بوو وەکو سەیسایق و چەند شوێنێکی تر دارەکانمانش لەخوا بەزیابێ سەلامەت بارانێکی زۆر باش باری ڕەحمەتێ بەسەری هاتووە نەمامێک ماوشکنەوە تام سێمە لە شوێنی ئەو دارانە ئەم نەمامە تازانەمان ڕواندوێتەوە وەکو تەرقی و ڕوانەوەی تازە لە شوێنی ئەو نەمامە کەسڵی تو باوک لێژە بگێرمەنێ کە سەڵێ باشە مە چیم چڵە دارە بچوو کارڕۆی نەمە بۆکەی گەورابێ پێگە ئێوە وەڵامتان چی وەڵامێ بۆ جەنابەت وەڵام بۆ بەڕاستی خەڵک بەخۆ پرسیارانە زۆر تازە بووم بە بەڕێوەبەری دارستان برادێکی خۆمێ ڕەنگە جنابیشە بیناسی وتیکاگە و کاربۆ ناچێت لای فڵان وەبەرهێن ڕەنگە ئێستا گوێی لێمان بێسڵاوم هەیە بووی تی بۆ ناچێت لای فڵان وەبەرهێن نەمامی گەورە باتێبی بی لە گۆژە دانی زەرعیکەی بۆی خەڵک بڵێن هاوکاریشی کردووە چاندنیە و نەمامە وردانە ڕەنگە بەپێی سروشتی ناوچەکان جیاوازتر بێ نەمامێکی ورد لەو شاخە بێ ڕوێنی زیاتر خۆیەگرێ بەعزەوە بە تایبەت ئێستا من تۆ قسە ئەەکەین لێرە خەریکە گەرمامانە بێ بەڵام لەوێ جەوێکی فێنک و خۆشە تۆزیشکی پێ بچێت ڕەشەبایە گێت ئەم نەمامە ئەبێ لەوێ بەرگەی ئەو دۆخە سەختە بگرێ بەرگەی ئەوە ناگەی خۆی بچەسبێنێ و ناشکرێ ئەم هەمووداری ماسی حەیە بۆ ئەم هەموودارە بچەقێنی دوای بێ بەقسەکەی کابرا لەبەرەوە وڵی خۆی بە دڵنیایی دەستان خۆش ئەم ڕوونکردنەوەنە زۆر گرنگە هەم بۆ من هەم بۆ بینەران چکە بەڕاستی سم خۆم لەوە بازێشت نامۆ بوو بێت لەلام بەڵام لەم بەرنامەیە و لە زاری جەنابتانەوە ینی بە ڕێگە زانستێکە تێگەیشتم ینی بۆچی ئێوە ئەم ڕێگایانە ئەگرنەبەر ینی ئەمە جێگەی دەستخۆشیە کاگاوکار مەسلەی کۆمەڵێک ڕێکخراوی ژینگە دۆست و ژینگە پارێسن هەم لە کوردستان هەم لە سلێمانی هەم لە جیهانە ئێوە چ داواکاریەکتان هەیە لەم ڕێکخراوە ژینگە پارێز و ژینگە دۆستانە ئەتانوێت چیتان بۆ بکەن چۆن هاوکاریتان بکەن چۆن هۆشیاری بن بە خەڵکی بەڕاستی چکە هۆشیاریش بۆ خەڵک زۆر گرنگە لەم ڕۆ سەرەتا ئەمێ سوپاس بکەم بۆ پرسیارەوە سوپاسی هەموو ئەو ڕێکخراوانە بکەم کە لە بواری ژینگە لە شاری سلێمانی کارەکەن بەڕاستی سەلمانیوانە کە پشتیوانی هەوڵەکانی بەڕێبەرایەتی دارستان و پاوانی سلێمانین ڕێکخراوی ملەکەەوە بۆ پاراستنی ژینگە لە سنووری قەزای پێنجوێن یەکێکن لەو ڕێکخراوە چالاکانەی کە هەرچی ئاگری دارستان کەوتوێتە ئەوان کوژانیان هەستاون بە ڕۆڵی ئێمە و ئاگرکوژێنەوە و پۆلیسی دارستان و هەم کەسانی سەرپێچیکار دەستنیشانەکەن هەم گرفتە ژینگەیەکان چارەسەرەکەن کێشەیە بێت لەو کات لەو شوێنە کەم تەرخەمی ئێمەش بێ ڕایگشتی لێ ئاگادارەکەنەوە هەمومان ڕاشڵەچێنن دەستخۆشیان لەکەین ئەوانە یەکێکن لەو ڕێکخراوانەی ئێمە دەستخۆشیان لەکەین دەستخۆشی لە کۆمەڵی کوردستانێکی سەوزەکەین کە ئەم ساڵ هاوکارێکی زۆر باشمان بوون بۆ بەسەلەی بابەتی بڵاوکردنەوەی پەیامی ژینگە پارێزی و بڵاوکردنەوەی زیاتر پەرسەندنی ئەو هەڵمەتەی کە جەنابی وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەوە ئاو ڕایگەیان هەڵمەتی پەژینی بکە بە درەخت بۆ بەخشینی ملیۆنە نەمام کۆمەڵی کوردستانی سەوز هاوکارمان بوون لەگەڵ گەیانی نەمامەکانە بە خوێندنگەکان پەیامی ژینگەیشان پێگەیانن و نەوەکانی داهاتویان فێرە کرد سەرباری هەموو ئەمانە ئەم ڕێکخراوە ژینگەیانە ڕۆڵێکی زۆر گرنگجانەیە لە هاوکاریکردنی هەوڵەکانی سەوزکردن هاوکاریکردنی هەوڵەکانی سەوزکردن هاوکاریکردنی هەوڵەکانی بەهاناوە چوون گەیانی پەیامەکان جەنابەت پرسیارێکی شارەوانی و باخچەکان لە منەکەی ئەوانیش لە باتی من جوابی هاوڵاتیە گەیەنەوە لە باتی بەڕێبەرایەتەکەی من جوابی هاوڵاتیانێنەوە جوابی گوندنشینانێنەوە ئەوان زیاتر چونتە ناو خەڵکەکەەوە پلانی بەڕێبەرایەتیمانەوە کە ئێمەش بە هاوکاری ڕێکخراوە بیانیەکان لە هەڵمەتێکی میدیایی هۆشیاری بکەین ئەوە پێویستە بۆ گوندنشینان بۆ خەڵکانی دەرەوە بۆ گەشتیاران هەڵمەتێکی جیاواز بکەین ئەمڕۆ لەگەڵ ڕێکخراوی دەبلیفیا تاوتێ ئەومان کرد داوامان لێکردن پشتیوانیمان بکەن بۆ ئەو بابەتە داوامان کرد لە کەناڵەکانی میدیا کە لانیکەم ڕکلامێکی سیچرکەی بکەن لە هیچ نەبێت لە وەرزی ئاگرکەوتنەوە هەر بۆ هاندانی خەڵک پێویستمانە بۆ هەموو ئەوڵانەیە ڕێکخراوە ژینگەیەکان کارەکانمان زۆر ئاسانتر ئەەکەن سوپاسیانەکەی هەرم هەفتەیە پێشوش کار خۆت کتابێکە کرد نووسراوێکە کرد بۆ
بەڕێوەبەرایەتی گشتی و قافی سلێمانی کە لە ڕێگەی مامۆسایانی عینی و بەڵێ مامۆسایان وتاری عینی کە بتوانن ئەو پەیامەی ئێمە بگەێنن بۆ پاراستنی دارستانەکان و بەتایبەتی ئەو شوێنانەی کە گەشتیاری زۆرتری تایە و کە خەڵکی زۆرتر ڕووەکاتە دارستانەکە. وڵی دەستان خۆش بێ ئەوە شت نەماوە پێی پێ نەبن یانیمە زۆر گرنگ ماوانە بەخوا بەس ئاشکایی ناکەین دڵخۆشی بەر بەخەڵک چۆ بەڕاستی مەسەلی ژینگە و سەوزکردنی و دروستکردنی ینی چۆنەڵی ئاو هەوایەشی پاک بۆ خەڵک ئالەم ژینگە ینی بێزراوی عراقە کە ئێمە دوو ڕۆژکە چینە وەرزی هاوینەوەی تە خۆڵباریمان بۆ ڕوئەت یانەمانە جێگی دەستخۆشیە بەڕاستی ومای خۆشحاڵیە بۆ خەڵک کاکە هاوڕێ راپۆرتی دوایین راپۆرتی ئەمریکا لەبارەی ئەوەیە کە گرفتی ژینگەی بۆ بە جۆری سەری هەڵەیەوە بە جۆری سەر هەڵەیە کە کاریگەریە بێت لەسەر کۆچی پێچەوانەوە کۆچ لە پارێزگاکانی باشووری و ناوەڕاستی عراقەوە بەرەو هەرێمی کوردستان و بەرەو سەرەوە ئەو خۆڵبارینی جەنابەت باسیەکەی راپۆرتەکە زۆر بە ڕوونی باسیەکە بە بیابانبوونی زەویەکان بە شێوەیەکی بەربڵاو دروست دەبێت. من هەفتەی پێشووتر لە سنگاو بووم خاکەکەیم تێبینی کرد هەندێک بەشی چەند سانتیمێکی سەرەوەی فشەڵ بوو ئیترەوە مانایەوەیە کە و خاکە بەرە بە بیابانبوو نەچێ پرۆژێکمانێ بۆ خەڵکی سنگاو بۆ دۆستانمان لێوێش بە هاوکاری ڕێکخراوەکان بژدەیەکە بۆ ئەوان دەستان خۆش بێت. کالیان مەسلەی گەڕەکەکان و خەڵک ئێوە هیچ هاوکاریان ئەکەن بۆ ئەوی کە بۆن منەوە خۆیان بێن داوای نەمامێک یاخود ئەین بۆیە داوای دارێکتان لێ بکەن ئەتوانن بیانەنێ هاوکاریانەکەن؟ بەڵێ ئەم ساڵ ئێمە هەش کەس وولایەنێک و دەستگایەکی حکومی و ناحکومی داوای نەمامی کردوێت لە بەڕێوەبەرایەتمان بە خۆشحاڵیەوە توانیمانە لە ڕێگەی نەمامگەکانمانەوە نەمامیان بۆ دابینکردنەوە ئەو نەمامانی کە ئێمە لە نەمامگەکان هەمانە بۆ زۆربەی شوێنەکانمان دابین کردو هەش کەسێک ئەم ساڵ داوای کرد بێ بە بێبەرامبەریش هەمووی بە بێبەرامبەر علی باش مارەکە ژاشکرا بکەین پێنج نەمامگە ئێمە ئەم ساڵ 350,000 نەماممان بەخشیوە بە دەستگا دامزراوەکان بە جوتیاران بۆ کەسانی کە باخیانەیانوێ پەرژینی بکەن تاوان زیاتری شیەکەن ئەمە بە هەموو خن ئەگەر بڵین لە ساحەشای خوێندنگەکانی شاری سلێمانی ڕەنگە زانیاریەکەمان دروست بێ. وڵی بە دڵنیایەوە چکە هەریانی تۆگەر لە دوورەوە تەماشایەکی ناو سلێمانی بکەی ئەبینی ینی ڕێژی سەوزایی خۆشببختانە ڕۆژ بە ڕۆژ لە زیاد بوونایەوە سەرەکەی بە هەر گەڕێکێکا کە تازە دروست بووە یاخود چەند ساڵێک لەمە بەردروست و بێ ڕێژێکی زۆری سەوزایی و داریتیایە هەر بۆ نمونە ئێمە و کۆمەڵە پارکی کە جەنابەت ئاماژەت پێدا ینی خۆشببختانە لە سلێمانی هەمیشە لە سەوز بوونایە خۆ پارکی هەواری شار ئەوە هیچ پلانێکتان هەیە بووی؟ پارکی هەواری شار سەر بە بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانیە ئێمە دوو پارکمانەیە هاوشێوەی پارکی هەواری شار و لەوانەیە بڵێ منافسەشی پێ ئەەکەین بەڵام بەخوا پێمان ناکرێت تۆڕی ئاویان زۆر بەخۆتە سیستمەکان زۆرە و ڕوبەرەکەشان زۆرە و شوێنەکەشان شوێنێکی تایبەتە ئێمە دوو پارکمان هەیە پارکی پرۆژەی پارکی دارستانی ڕازیانە لە پشتی بازگای عربەتەوە پرۆژەی پارکی دارستانی وەیس لە نزیک شوقەکانی ویلاکانی کۆمپانیای نەوزادەوەی هەر بەو ناوە ناسراوە ئەو ناوچەیە ئەمایان ڕوبەری 460 دۆنمە ئەویتریان نزیکی 260 دۆنمە ئەم لەم دوو ڕوبەرە دارستانیە ئێمە چی ئەەکەین لەم پارکە ئاڵن دۆستانمانڵێنەوە هەر لەم پارکە دانیشتون چی ئەەکەنەوە هەرکاری بوونیان هەیە ئەو پارکانە بوونیان هەیە دروست بوون لە خۆناغی دروستبوونە لە خۆناغی گەشەکردنان ئێستا ئێمە چەند پاڵەیەکی ماوە پەڵانەی سەوز ئەەکەین چاوەڕیانەکەین تا جوان گەورە ئەبن خزمەتیان ئەەکەین کە گەورە بوون و لە ئایندا ئەبنە هاوشێوەی پارکی هەواری شار ئەو کاتێن بە شارەوانی بەڕووی خەڵکاتەوە بەتایبەت لەو دوو ناوچەیە کە ڕەنگە ناوچەیەکی ڕوتەن بن و پێویستیان بەدەستی ئاودانیە. زۆر باشە کالی دواوتی خۆچی حەزەکەم بێڵی وڵی دواوتەی ئێمە ئەوەیە کە داوا لە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکەین کە دارستانەکان بە مڵکی خۆیانیان بزانن کە پارێزگاری لە دارستانەکان بکەن چونکە دارستانەکان سیەکانی سەرزەوین ئۆکسسیژینمان بۆ ئینتاژەکەن بۆ موسیدی کاربۆن هەڵەمژن ئەبێت بۆ ناوچەیەکی گەشت و گوزاری ئاوی ژێر زەوی زۆرە بێ بە هۆی داڕمان و داماڵینی گردەکان نایەڵێت ئێمە زۆر سپاسیانەکەین لە هەموو لایەن و کەس و لایەنەکان هەر کەسێ دەست پێشخەریە بێ بۆ بەڕێوەبەرایەتی ئێمە هەر بە هەڵناوێ بێتە پێشەوە ئێمە زۆر سپاسیانەکەین و داوا لە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکەین کە دارستانەکان بە مڵکی خۆیانیان زۆر سپاس. کاکاوکاریان جەنابێت چ پەیامێکە هەیە؟ کاکە هاوڕێ پەیامی ئێمە تەنیا ئەوەیە بە هاوڵاتیانی خۆمان بڵین بە هاوڵاتیانی خۆشەویستی سنووری پارێزگای سلێمانی بڵین سوپاسیانەکەین دەستخۆشییان لێکین داوایان لێکین هەر وەکو پارچۆن دار و دارستانەکانیان پاراست ئەم ساڵیش بیپارێزن لە وەرزی سەیران و گەشتە ئاگیان لەو پوش و لەو گژوجیابێکە لەو ناوچانە لە بەتایبەت لە ناوچە گەشتیارەکان هەیە و پەیامیشمان بۆ هەموو بەڕێوەبەرایەتەکانی تری سەر بە وەزارەتی کشتوکاڵ ئەوەیە کە ئێمە وەکو بەڕێوەبەرایی دارستان و پاوانی سلێمانی خۆمان ڕێخستۆتەوە و پلانی تازەمان پێ و خۆمان خستۆ سەر شاڕەی ژینگە پارێزی و تەنیا بە دار و دارستان و بە نەمامچانەوە ناوەسین
پلانی کەشمانەیە بەم جیگانەی بێت. دەست پێشخەری کەشتان پێویستە وەکو دەست پێشخەری سەرۆک باوجەلا تاڵەبانی تاوان بەدڵنیایەوە پێویستمە بە دەست پێشخەری تر هەیە و لەسەر هەڵمەتەکەی سەرۆک بەردەوام ئەبین تاو ئامانجەژینگەی کە لە پێناوی هەڵمەتەکە دامەزراوە بەدیهێنی. زۆر سوپاس بۆ کاگا کارجلال بەڕێوەبەری دارستان و پاوانی سلێمانی کە لە بەرنامەی پانۆراما لە ستودیۆ لەگەڵم سوپاس دەکەم. کاگالی محەممەد لێپرسایی هۆبەی دارستان جەنابیشتان بەخێرات سەرچاومان. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەی پانۆراما پێشکەش کرا هەمیشە شاد و ئارامن خواتان لەگەڵ.